هێزی شۆڕژگیری ڕۆژنامەنووسی سەرنجەکانی لە ساڵی ڕابردوودا لە ئیران ڕوون بووە لە بەکارهێنانی تویتەر بلۆگەرە ئیرانیەکان خۆپەشەندەرانیان دژ بە سەرنجامی هەڵبژاردنەکان ڕێکخست. ڤیدیۆکانی سەر کۆتکردنەکانی هێزەکانی ئاسایشی سەر تەلیفۆن لەسەر یوتیوب لە سەرانسەری جیهاندا بڵاو بوونەوە. ئومید مەعماریان بلۆگەری ئیرانی لە واشنگتن لەبارەی توندوتیژەکانی هەڵبژاردن دواوە. ئەگەر ئینتەرنێت نەبوایە خوا ئیزانی چەند کەس لەسەر شەقامەکانی تاران و شارەکانی تردا دەکوژران. دانانی ڤیدیۆی ئازارۆشکەنجدان لەلایەن پۆلیسەوە لە مەسر لە سەر ئینتەرنێت چەند ساڵەمەوەی پێش هەرە هۆریایەکی نوتەبەی دروست کرده بوو ئەو بەهۆی نووسینەکانی زیندانی کراوە. کۆمەتەی پاراستنی ڕۆژنامەنووسان دەڵێ ئێستاکە ڕۆژنامەنووسانێکی زۆرتری ئینتەرنێتی لە سەرانسەری جیهانەوە لە زینداندان تاکو ڕۆژنامەنووسانی ئاسایی. ڕابرت مەهۆنی دەڵێ لە ڕابردوودا ڕۆژنامەنووسان پشتیان بە ڕێکخراوەکانی دەنگ و باز بەستیون بۆ پاراستنیان. ئێستا هەروە دێ و بلۆگەری زیاتر سربەخۆن و تەنانەت نووسەرە سەربۆخەکانیش پشتیوانیان نییە خۆیان بۆ خۆیان بەرامبەر ئەم سەرکوتکردنە گەورەی بیرۆکراسیەتی حکوومەت دەوەستنەوە. لەم ساڵانە دوایەدا بڵۆگەرەکان لە چین دەستیان پێکردووە و ئێستاکە دەیان میلیۆن بڵۆگەری چینی هەیە، بەڵام حکوومەتی چین فایرۆڵێکی گەورەی هەیە بۆ فلتەرکردنی مەڵپەڕەکان. تێنچی مارتین لیان لە ناوەندی سربەخۆیی پنی چینی دەڵێ فایرۆڵ تەکنەلۆجی پێشکەوتووی ساختی ئەمریکا بەکاردێنێ. ئەو دەڵێ گوگڵ ئەبی هاوکاری لەگەڵ چیندا ڕاببگرێ. ئەوان دەیانەوێت کاردەرەکانیان لەگەڵ بەدکاردا بکەن یان دەیانەوێت بەشداری بکەن لە یارمەتیدانی ئەم وڵاتە بۆ دەرچوون لە قەیرانی ئەم سیستەمی کۆنترۆلکردنە. تا ئێستا تێک بڵۆکەرەکان و پەیامگیرانی مەڵپەڕەکان هەنگاوێک لە پێش سانسۆرکەرەکاندا بوونە، بەڵام لایەنگیرانی ئازادی ڕۆژەمەوانی دەڵێن حکوومەتە سەرکۆتکەرەکان تا دێت زۆرتر بەتواناتر بوونە. ئەمە ڕاپۆرتی بوو لە بەشی کوردی ڕادیۆی دەنگی ئەمریکا.